بە ڕێگەیەکی چۆڵ بەرەو گوندی تلسکۆف ڕۆیشتین. ئەگەرچی ئەو ڕێگەیە ڕێگەیەکی سەرچیە، بەڵام بەڕوونی دیارە شەڕ ئەو شوێنەی وێران کردووە. کاژمێر دەیبیانی گەیشتین بە بازگەی تلسکۆف. لەوێ زانیاری سەرەتاییمان کۆکردنەوە و بۆ گەڕان بە دوای پاشماوەکانی جەنگ و مۆڵەتی گەڕان و کارکردنمان لەو شوێنە وەرگرت. هیچ خێزانت لێرە ناژی؟ ناژی بەس غەرات خۆی دەبن. بەنێو شەقام و کۆڵانەکان ڕۆیشتین و کونج و کەلەبەرەکانی ئەم گوندە تەواو ڕەنجی وێرانیان گرتبوو. بەشێکی زۆری خانووەکان ڕووخابوون و بەشێکی تریشیان شوێنی سووتان و بەرکەوتنی تۆپ و تەقەمەنی پێوە دیار بوو. دوکان و شوێنە گشتەکان وێران بوون. جلوبەرگ و کەرەستەی ماڵەکان بە کۆڵانەکاندا بڵاو ببوونەوە. بەرەو میحوەری تلسکۆف بەڕێکەوتین بۆ ئەوەی بەرپرسی میحوەری تلسکۆف ببینین و زانیاریمان لەسەر جموجۆڵ و مەودای دووری داعش دەستکەوێت. لەو خاڵێکی ئێستا مەلەی ناوەکو تلسکۆف خاڵ 4 کیلومتر دوورە لە داعش لە گوندێکی فرۆ. ئەوان ڕۆژانە ڕۆژانە بەڵێ جموجۆلیان هەیە و چون جموجۆلەکە ئاساییە، ینی منتەقەی وانە دەبی جموجۆلیان هەرابی. ئەو گوندانێکی ئێستا لە دەست داعشدا لەکانی ئەوان شەوی ئەوی لە داعشدا دەستی داعش باتنایە تلکێ فاوانە بەڵێ مەسیحی نشینن. ئەو خەڵکی کە لێرەیە باڵێ گەڕانەوە ناتوان گەڕێنەوە شوێنێکوان چونکە ڕۆژانە هاونود بە تلسکۆپیانی هاونەکان دەگەنە تلسکۆپ. بەرەو هەردوو کلێسای مارگۆرگیس و ماریعقوب بەڕێکەوتین. کەسێکی مەسیحیمان لەگەڵ هات کە بەرپرسی هێزەکانی دەشتی نینەوا بوو. ئەو هێزەی کە مەسیحیەکان لە ناوچەکەدا دروستیان کردبوو. پوش و پەڵایەکی زۆر کۆڵانەکانی تەمی بوو. هەروەها دیان پارچە ئاسن کە پاشماوەی تەقەمەنیەکان بوون لە کۆڵانەکاندا دەبینران. شوێنی سووتان و تەقەمەنی و وێرانکاری بە دیوار و حەوشە و ژوورەکانی کلێسا دەبینرا. چینە هۆڵی کلێسای ماریعقوب تەواو وێران بوو. تابلۆکان بە دیوارەوە کەوتبوون و پەیکەرەکانیش شکابوون. لە نەویاندا پەیکەری مەسیح و تابلۆی دواخوانی شەو. ئەمە کەنیسەی ماریعقوبە باشەوەی کە داعش دێنە ئێرە پێکەرەکانی تێدا دەشکێنن و شوێنەکە خراپ دەکەن. ئەمە پاشماوەی کەنیسەکەیە کە ئێستا دەبینن. بۆ نمونە ئەمە یەکێکە لەم پێکەرانە کە پێکەرەی مەریەمی پاکیزەیە. ئەم پێکەرەیان تەواو شکاندووە. ئەمە دەستەکانیتی و ئەمە پارچەکانی تری پێکەرەکەیە. لەمە ئێجە و داعش کاتێک داعش هاتێرە پێشتر خەڵک لێرە هەبوون خێزانی مەسیحی. ئایا ئەوان لێرەمانەوە یان ڕۆیشتن یان کەوتە دەست داعش؟ بەڕاستی پێش هاتنی داعش خەڵکی لەو ناوچەیە ڕۆیشتن و بەشێکیان چوونە دهۆک و بەشێکی تریان چوونە زاخۆ و هەولێر و ناوچەکانی دیکە. خەڵکێکی کەم لێرەمانەوە. دەتوانین بڵین کە دووژنی بەتەمەن و پیاوانی بەتەمەن بوون. تا ئازادکردنەوەی ئەو ناوچەیەش لێرەمانەوە. کە لێرەمانەوە داعش چی لێکردن؟ چی لێکردن؟ داعش خاچی ملی ژنێکی بەتەمەنی برد کە ئاڵتون بوو. ژنێکی بەتەمەن بوو. هەروە پێیان وت بوو کە بچێتەوە ماڵ و نێتە دەرەوە و لەوێ بمێنێتەوە. پیاوە بەتەمەنەکان چیان بەسەر هات؟ پیاوێکی بەتەمەن بە پێی ڕۆیشت و ڕزگاری بوو.
کات لە یەکی نیوەڕۆ نزیک دەبێتەوە بەرەو سەنگەرەکانی پێشەوەی جەنگ ڕۆیشتین لەوێشەوە چوینە سەر ئەو شوێنەی کە تیایدا لە مانجی 5 ئەمساڵ داعش هێرچێکی شکست خوارد و نزیکەی 50 تەرمیان لە یەک شوێندا لێبەجێمان ئەو شوێنەی کە لە هەڵاتنیاندا کەوتبوونە کەمینی پێشمەرگە يعني ئەوە باڵین ئەو هەندێکیە کە داعش خۆی تێدا مەڵازاڵ لەناو ماڵەوە لە چاریمان دەیان ویست بەورە گارا بڕۆم بگەڕێنەوە لێرە کەمێکم پێشمێگە لیاندا هەر دو نەفەریان کوت یەکیشان بەجێ نەما لە ناویاندا 11 خەڵک بوو یعنی کەس مەسکو بێ بڵێ خەڵکی منتەقە شارەزان هەبێ شارەزان نەبووە ئەنی بەشەویش لەناو گوند بوون ها ئەنی تا ساعت چەند ئێوەوان هەردوو دوایان دەیان ویست کە کاو کابرا ڕزگار بکە ئەمریکان ڕزگار بکەن هەبوو پیان دەکەن کەواتە کە پێشمەرگە داخلی ناو تلسکۆفێک بووە ئەوان ڕیان کرد ئەوان ڕۆژی برێن سەیمان کە پێشمەرگە داخلی ناو تلسکۆپ بوو ئەوانە ئێرە بوهار بوو جیایەکانی لە حەد بە دەروە بوو دەستت برن دەکرد ناگە ینی زۆر برن هەموو ئەو ژیایی دیارەوان خۆیان گەیاندیتەوە یەکدی بەتەواوە ساترەکانی منە زیاتر بەستانەوە دەیە ساتری دەرباز بن ئەوان نزیکترین نقطە بووە لەوان منتەقەکەش بە حکمەوەی کە جیا و ئەو شتانەی زۆر لێ بووە پێی دەرباز بن ئیدی لێرانە کەمینیان لۆدانراوە بە کەمینی پێشمەرگە و مشکل لەخوا لەسەرکەوتنی پێشمەرگە توانی چ هیچیان دەرباز نەبوو بەبێەوەی پێشمەرگە یەک پێشمەرگەشمان بریندار ساتەکە ویسمان چەند خێزانێک بدۆزینەوە و چیرۆکە دژوارەکانی هەڵاتن لە تلسکۆف و وێرانەکان بزانین بەهۆی ئەوەی هیچ خێزانێک لە تلسکۆف نەدەژیا بە شوێن چەند ئەدرێسێکەوە بڕیارماندا بچینە هەڵپۆش کە وەک تلسکۆف دانیشتوانی مەسیحی کلدانی کاتۆلیکی سەرەتا چوینە نووسینگەی مارمیخاوە لەوێ قەشەی کلێسای مارگۆرگیسمان دۆزیەوە و بەیەکەوە چوینە کلێسا زەنجی نوێژلەیدا و دەستیان کرد بە نوێژکردن ئێمەش چاوەڕێمان دەکرد بۆ ئەوەی ڕاستەوخۆ دوای نوێژی ئێوارە ئەو خێزانانە بدۆزینەوە کە خەڵکی تلسکۆپن و ئێستا لەو شوێنە نیشتەجێن ئەو کلێسەیە تەنیا بۆ نوێژکردنە هەروەها بۆ ئەنجامدانی چەند مراسیمێکە لەوانە مراسیمی ژنهێنان و چەند مراسیمێکی تایبەت بە کلێسا لە تەک ئەو کلێسەیە کلێسەیەکی تری کۆن هەیە ئێستا نووسینگەیە بۆ ئەو کلێسەیە و هەروەها بە مەبەستی فێرکردن بەکاردێت پاش تەوابوونی نوێژ حەلیمە ئەو ژنێک کە لەگەڵ خێزانەکەی یەک هەفتە پێش شاتنی داعش بۆ تلسکۆف ڕایکرد بوو هەروها پاش ئازادکردنەوەی تلسکۆف دەگەڕێتەوە تلسکۆف بۆ ئەوەی هەواڵی ماڵ و حاڵی بزانێت کەچی خەنجەرێک لە ماڵی خۆی دەدۆزێتەوە کە وە خۆی دەڵێت داعشەکان وەک ئاماژە بۆ سەربڕین جیانێشت هەموو خەڵکی گوندەکە ڕایان کرد بەهۆی جەنجاڵیەوە ڕێگەی سەرەکیش داخرا بوو ئێمە ناچار بووین بە ڕێگای خۆڵ و بەو دەشتانەدا بڕۆین سێ خێزان بە یەک ئۆتۆمۆبیل بووین چونکە نە ئێمە و نە ماڵی خوشکەکەشم ئۆتۆمۆبیلیان نەبوو سێ خێزان بە ئۆتۆمۆبیلی خوشکەکەی ترمان ڕۆیشتن ئێمە ویزەدیەکان بە هەمان شێوە دەربەدەر بووین بەهۆی خراپی ڕێگەکە
چەند جارێک ئۆتۆمۆبیلەکەمان پەکی کەوت و بەردەوام پاڵمان پێوە دەنا. ڕێگەیەکی زۆر سەخت بوو. لەگەڵی زەدیەکان بە ڕێگای دهۆکدا ڕۆیشتین تا گەیشتی نەزاوێتە. من مەکینەی درومانم هەبوو، خۆم بەرگدورم. داعش مەکینەکەی بردم و ئێستا ماڵم کراوەیە و وێرانە. کە گەڕامەوە شمشێرێکم لە ماڵا دۆزیەوە. وتیان ئەوە داعش جێهێشتووە. پاشەوەی گەڕامەوە دهۆک بە جیرانەکانم وت ئەوانی ژووتیان لە ماڵی ئێمە شمشێریان جێهێشتووە. واتە داعش لە ماڵی ئێمە و جیرانەکانمان لە تەلسقۆف هەمان شتیان جێهێشتووە. تەنانەت تەورێکیان جێهێشت بوو بۆ لێدانی تونێل بە هەمان شێوە لە ماڵی جیرانەکانیشمان جیان هێشت بوو. ڕێک بەرامبەر کلێسای مارگۆرگیس لە ماڵێکی کۆن کە مێژوەکەی بۆ 200 ساڵ لەمەوبەر دەگەرێتەوە خێزانێکی تری تلسکۆپ دەژین. ماندوو بوون بە دەموچاویانەوە دیارە تا مەزرۆی زۆری قسەکردن و جێرانەوەی چیرۆکەکان. دەرگا و پەنجەرەکان هەمویان شکاندن، هیچ شتێکیان نەهێشت، هەموو شتێکیان بەو ناوەدا بڵاو کردبووە، هەموو شتەکانیشیان خراپ کرد و ماڵەکانیان سوتاند. هەموو شتێکیان بە ناوچەکەدا بڵاو کردەوە و کەلوپەلەکانیان لە حەوشەکەدا تێکەڵ بە یەکدی کرد. بەنێو ئەلقۆش سۆراخی ئەو خێزانانە دەپرسین کە لە دەستدا عشڕایان کردووە. قوتابخانەیەک دەدۆزینەوە کە چەند خێزانێکی مەسیحی تێیدا نیشتەجێن و لە شوێنەکانی بندەستی داعش ڕایان کردووە. ئەو قوتابخانەیە تێکەڵەیەکە لە چیرۆکی جۆرا و جۆر و شوێنی جۆراجۆر. هەندێک خێزان لە تلکێف و هەندێکی تر لە مووسڵ و بەغدا و شوێنە جیاجەکانی تری دەست داعش ڕایان کردووە. ئەوەی کۆیان دەکاتەوە ترسا لە کوشتن. لە یەکێک لە ژوورەکانی خوێندن کە ئێستا ماڵێکی ناچاریە خێزانێک دەدۆزینەوە. تەنها یەک ڕۆژ بەر لە هاتنی داعش تلسکۆفیان جێهێشتووە و ماڵ و ژوور و کونج و کەلەبەرەکانی تلسکۆف ئێستا بۆ ئەوان تەنها بیرەوەری. زۆر شتیان لە ماڵ دزی بوو، زێڕ و پارە و چەک و شتی گرانبەها. پاش ئەوەی گەڕامەوە ماڵ هەمووی تۆز بوو، شوێنی چەک و گولە و تەقەمەنی بە دیوارەکان دیار بوو. لە شوێنی مۆبەریدا هاتبوونە ژوورەوە و پەنجەرەکان هەمووی شکابوون، شتەکان تەواو شێوەندرا بوون و ڕەشبین بوون بە ژیان. ئێمە ناتوانین تازە بگەڕێنەوە چونکە ئەوان لە ئێمە نزیکن و لە بەڵکنانن. زۆر جار هاوەندەگرنە پێشمەرگە و گوندەکە تۆپباران دەکەن کە دەچینەوە بۆ سەردانی ماڵ گوێمان لە دەنگی هاوەندەگرن. لە ڕۆژی دومی گەشتەکەمان بۆ نێو ئەلقۆش بۆ دۆزینەوەی چیرۆکی ئەو خێزانە مەسیحیانەی کە تیلیسکۆفین و لە دەستدا عشڕایان کردووە بۆ ئەدرسێک دەگەڕین کە لەلایەن کلێسەی مارگۆرگیسەوە پێمانرا بوو. ماڵەکە دەدۆزینەوە و ژنێکی بەتەمەن لە بەردەرگا دانیشتووە و کە پاش ئەوەی تلسکۆفی جێهێشتووە نەگەڕاوەتەوە. ليش نطلع من بيتي؟ أنا بالبيت نطلع رجالي بيتنا كله أحكي يا أخوي يا جعتي كان عندنا حرثة عنتا كان عندنا كله راح هەوڵماندا خێزانەکە ڕازی بکەین لەگەڵمان بێن بۆ تلسکۆف و بیان بینە ماڵەکەیان کە 2 ساڵ پترا لەو کاتێک کە جیان هێشتووە نەگەڕاونەتەوە. ئەوان پەرۆژبوون بۆ ئەوەی لەگەڵمان بن، بەڵام پێویستیان بە ڕەزامەندی کلێسا بوو، چونکە وە خۆیان وتیان بەبێ ڕەزامەندی قەشا کە ئەرچی پاراستنیانی گرتۆتە ئەستۆ ناتوانن تلسکۆف جێبێڵن. ضبطين كل شيء، سيطرة وآسايش وموافقة كل شيء تمام. على ذمتي حضرتك تعرفني تعرف القناة يعني على مسؤوليتي. باش وەرگرتنی ڕەزامەندی بەرەو تلسکۆف ڕۆیشتین. لە ڕێگادا بە پەرۆشی دیانڕوانیە ڕێگاکە وەک ئەوەی شتێکی نوێ بێت یان بۆ بەیانیە چاوەڕوان نەکراوە بچنەوە نێو بیرەوەریەکان. ئەو بیرەوەریانەی دیان ساڵە دروستیان کردووە. نروح على طريق تلسكوف يعني ناخذ حصرة يعني قلبنا دا يوجع.
ما اخذنا ما اخذنا اي شيء، بس قلنا احنا ورحنا ما اخذنا اي شيء. جاکلین پێچەوانەی خەسوەکەی دەیویست زیاتر بمێنێتەوە و بەنێو کەلوپەلەکان بگەڕێت. سەرنجمان بۆ ئەلبومی خۆیان ڕادەکێشێت. هەیە ترسێک ئەگەر داعشیش نەمێنێت ئەوە ترسی نەگەڕانەوەی دراوسەکان کە ئێستا بەشی زۆریان لە دەروی وڵاتن ترسێکی دەیان چیرۆشی تریون هەن کە دوجار هەمویان لە یەک شتدا کۆ دەبنەوە. بەردە داعش سەوزایی و ژیان و نوێژ هەبوو پاش هاتنی داعش خەرابات.